بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێک دەکەین لەوانە پرسی سەردانی دەسەڵاتداران بۆ شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لەگەڵ نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دووبارە دانانەوەی بەردی بناغی پرۆژە کۆنەکان و پێدانی بەڵێن هەروە باز لە پرسی موچەش دەکەین کتاوکو ئێستا دەسەڵاتداران ڕێگرن لەوەی کە موچە لەگەڵ عێراق بچێتە پێشەوە چ لە ڕووی بە بانکیکردن بێت چ لە ڕووی لیستی موچەی موچەخۆران بێ و باز لە دۆخی سیاسی و ئایندی دۆخی سیاسی هەرێمیش دەکەین و باز لە پرسیال بژارنەکانیش دەکەین کەوا بڕیارە لە مانگی دەی ئەم ساڵ بەڕێوە بچین. ئەم پرسیان لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان دەبۆن، سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە سەردانی دەسەڵاتدارانەوە دەست پێ بکەین، ئێستا دەبین سەردانی دەسەڵاتداران هەیە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چوو جێگرەکەی بۆ ناوچەکان بۆ ناوچە جیاوازەکان بەڵێنی جۆرا و جۆر خوێنەوەتان چیە بۆ سەردانانە؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس کاک حەشیم و سڵاوی خوای گەورە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیە. بۆ خۆی ئەسڵ وایە کە ئەوەی کە بەرپرسی دۆسیەکانی حکوومەت بەگشتی و لە سەرۆکی حکوومەتەوە بۆ جێگرەکەی بۆ کۆی وەزیرەکان و هەموو بەرپرسیەکە ئیداریەکانیش ئەسڵ وایە کە لەو وادەی کە حکومڕانیەکەن لەو ڕۆژەی متمانە وەرەگرن تا ئەو ڕۆژەی کە وادەی حکومڕانی تێکیان کۆتایی دێ لە 4 ساڵدا کە بەداخەوەی هەرێمی کوردستان هەمیشە ڕوە بۆ 6 ساڵ و بۆ 7 ساڵ و بەڵام ئەسڵ وایە کە لەو وادەیە لە ناو خەڵک بن و پرۆژەکان جێبەجێ بکەن و سەرجانی چین و توێژەکان بکەن. هەر هێزێکی حکومڕان لە هەر وڵاتێکدا بێت ئەگەر لە وادەی حکومڕانیەتەکەیدا لە ناو چین و توێژەکانی خەڵک بێت لەگەڵ مەعاناتیان بێ و لەگەڵ ناخۆشی و گرفتەکانیان بێت پێویستی بەوە نییە کە لە کاتی نزیکبوونەوەی هەڵمەتەکانی هەڵبژاردن بچێتەوە ناو خەڵک و ناچار بێ بە بەڵێندان و بە دانانی بەردی بناغی هەندێک پرۆژە کە خۆتەزانی پرۆژەی وا هەیە زیاد لە جارێک پارەی بۆ تەرخانکراوە بەردی بناغی دانراوە وەکو بانگەشە وەکو بەشێک لە بانگەشی هەڵبژاردن بەکارات و بەداخەوە ئەمە هەم مێستاقیەت ناهێڵێ لە لای چین و توێژەکانی کۆمەلگا بۆ هەر هێزێکی حکومڕان و بۆ هەر کەسایەتێکیشکە لە یەکێ لە جومگەکانی حکومڕانیدا بێت چ جای ئەوە لە ئاستی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیرەکان دابێت. ئەوە جگە لەوەی کە مێستاقیەت ناهێڵێ لە لای خەڵک و جەماوەر و میلەت و ئەو کاتە کە مێستاقیەت نەماهی ئەم شتانە هیچ سوودی نییە بۆ چونکە خەڵک باوەڕی پێینیەوە متمانەی پێناکەوە زانێ بەشێکە ینی بەشێکە لە پرۆسەی خەڵەتاندنی ڕایگشتی بەداخەوە ینی بەشێکە لە پرۆسەی خەڵەتاندنی ڕایگشتی و بەکارهێنانەوەی حکوومەت و دەسەڵاتەکانە دیسان لە بەرژەوەندی حزبی و کەسی. بەڵێ ئێستا کە ماوەکان بەسەر چووە دەبووە لە ماوەی ئاسایی خۆیاندا و کارانیان کردبە هەرێمی کوردستان بەسەر چوون هەرێمی کوردستان ینی وەکو دیاردە و عادەتی لێ هاتوو دواکەوتنی انتخابات نە پرۆسەیەک و نە سێ و هەر پرۆسەیەکی جارێک و 2 3 و 4 نییە ینی چەند مەرسومی جیاواز چەند جار دواخستنی وادەی هەڵبژاردن بە جۆرێک کە نەک لە ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتیش ینی هەرێمی کوردستان متمانەی نەماوە. تو سەیری هەندێک وڵات کە یەک جار مەسەلەن لە بارینە ئاسایی یەک جار وادەی هەڵبژاردندان و انتخاباتەکە بێ گوێدانە دەرەنجامەکانی بێ ئەوەی کە ینی خەڵک ئازادە لەوەی چی هەڵبژێری لە هەرێمی کوردستان ینی وەک دیاردە انتخابات دواکەوێت ئەوە ینی خاڵێکە دوو ینی ئەوەی کە دەقیق جەنابەت پرسیارت کرد جگە لەوەی تۆ ماوە بەسەر چوو بیا ماوە بەسەر چوونەبی حکوومەت دەبێت حکوومەتی خزمەتکردنی خەڵک بێ حکوومەتی هەموو شار و شارۆچکەکان بێ وابێ کار بەدەستەکانی لەناو خەڵک و چین و توێژەکان من هەموو ڕۆژێک نەک لەگەڵ نزیک بوونەوەی وادەی هەڵبژارد. باشە بەس پێ دوێم کابینەیەکی ئێستا کابینەی ماوە کەشی بەسەر چووە شکستیە ناوە لە ئەو پرۆژەکان بێت ئاو بێت کارەبا بێت خزمەت گوزارە سەرەتایەکان بێت موچە ئازادیەکان لەو ڕوانە هەموو ڕوبەڕووی شکست بۆتەوە خۆ هەڵسەنگاندنی ناوێ سەنگاندنی ناوێت ئێستا دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان چۆنە
کەرتی پەروەردە لە چه حاڵێکدایە، کەرتی تەندروستی لە چه حاڵێکدایە. خۆ تەماشاکە ینی کەرتی تەندروستی سەر تاپا بەرە و کەرتی تایبەتە چێ بە جۆرە کە نەخۆشخانە حکومیەکان کەمترین خزمەت گوزاریان تێدا نەماوە بۆ نەخۆش و بۆ دابینکردنی پێداویستەکانی نەخۆش ئەو تۆزشکە هەیە. لەبەرەوە ینی وەرە بوو مەسەن کەرتی پەروەردە ئەزانین جگەلەوەی ئەویشانی بازی گەورەی داوە بەڕووی کەرتی تایبەت و بۆکو ئەڵێ بە پارەکردنی خوێندنیانی جارێکیەوەکەوەی کە بەرەوە بچێت کە خوێندن هەموو ینی لە سەرەتاییەوە کۆرە تۆ بڵێ لە دایانگە و ڕەوزەوە تا گێزان کۆ بەرەو ئەوە چێت کە بە پارە بێ ئەوەش کە کەرتی گشتیە تووشی ینی شەلەلی گەورە بووەوە ینی لە هەر بوارێک تۆ تەماشاکەی وەرە مەسەر خزمەت گوزاریەکان تەماشاکە لە هەر بوارێکی خزمەت گوزاری تەماشاکەی دیارترینیشی سەیری موچەکە ینی سەرەتاییترین مافی فەرمانبەرانە لە 4 ساڵی ڕابردوو ینی بگرێت لە 5 و 6 ساڵی ڕابردوودا بابەتی سەرەکی میدیاکانی گەر تۆ ئێستا ئەحساییە وەرگری لە هەرێمی کوردستان ڕەنگە ئەو بابەتەی کە سەردێڕی هەواڵ و میدیا بووە لە هەرێمی کوردستان لە کۆی ئەم کابینەی بابەتی موچە بوو بێ ینی موچەکە لە دنیادا هەرجەی باس نییە هەرجەی ئەوە نییە کە بڵێ موچە بێ لە وادەی خۆی بێت و بەداخەوە ینی لەبەرەوە ینی قسەکردن لەسەرەوە ئەم حکوومەتە سەرکەوتووە سەرکەوتونیە شکستی ناوە شکستی نێنا بە بڕای من پێویست بە تەقیم و هەڵسەنگاندن ناکە سەیری بارودۆخەکە و نەتیجە کابینی نەتیجەکە دیارە معلومە. باش سەبارەت بە پرسی موچەش بڵێن ئێستا لەگەڵ بەغداد تاکو ئێستا بۆچی ناتوان بە تاواتی چارە سەریکەن پێدا پەیوەندی بە ناوخۆی هەرێمەوەی کە لیستێکی ڕێکوپێک نییە بە تایبەت کە ئێستا موچە هێزانامنیەکان بۆ مانگی 5 دواکەوتووە نردنی لیسەی موچە خۆران مانگان لێرە و نردنی بۆ بەغداد دوا دەکەوێت ئەمە پەیوەستە بەچی حکوومەتی هەرێم کێشەی سەرەکی لەگەڵ بەغدا بابەتی ژمارەی بانکی فەرمانبەران نەبوو بابەتی هەژماری منیا مەوزوعی تەڵقین بابەتی ئەساسی نەبوو باشە ئەو بابەتی ئێستا تۆوا دانێ ینی بابەتێکی هەڵپەسێردراوە خۆ ئێستا حکوومەتی ناوەندی لست وەرەگرێ ئەی بۆ حکوومەتی هەرێم لستەکانی نانێرە خۆ ئێستا قەزیەکە بە بانقیکردن نییە ینی مەوزوعەکەش تەڵقین نییە ئێستا بۆ لیست نانێرن یەک غێر ئەوان دیارە گرفتی گەورە لە لستەکانیاندا هەیە گرفتی گەورە لە لستەکانیاندا هەیە گەندەڵی گەورە لە لستەکانیاندا هەیە ڕەنگە کێشەی گەورەی ینی دیوارەکانیان هەیە ئەگەر بۆچی ناینێرن ینی تو تەماشاکەی هەر جارە و بابەتێک ینی دەبێتە گرفت لە پرسی موچە ینی مژدە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان درا کە بابەتی موچە چارەسەر بوو ئەخراوەتەوە سەر بەغدا و بەغدا حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەند گەشتۆتە ئیتیفاقی کوا دەرەنجامەکەی ینی تا ئێستاش گرفتی موچە گرفتێکی سەرکی لە هەرێم دەسەڵاتدارانی هەرێم ڕێگرنی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یا با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان با دروستتر بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ینی نایەوێت گرفتی موچەی فەرمانبەرانی هەرێم چارە سەرکات نایەوێ واگەر بیەوێت ئەکرێت مەسەلەن ئێستا و لستی موچە لە وادەی خۆی بنێرە و بەغداش خو دیارە کە پارەکە خاتە سەر حسابی حکوومەتی هەرێمی کوردستان و موچە تەوزیعکەن لە وادەی خۆیان بەس حکومڕانی کەم خۆ ینی کاربەدەستانی هەرێمی کوردستان بەشێکی گەورەی بۆ باڵی ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستانی لە ئەستۆی ئەوانە باش بەس پێ دوێ ئێستا ئەوەی کە ناوێ برەرەکەی دادگای فێدراڵی جێبەجێ بکە و موچە کەوێتە سەر پێ خۆی دەسەڵاتدارانی هەرێمن بەغداد دیارە وەکو ئەوەرکی خۆی جێبەجێک وایە ئەسەن لیست دەنێدرێت مانگان ئەگەر بە دواکەوتنی دوای تەمویل دەکات لە بە بانکیکردنەکە پێش چەند جارێک نووسراوی کردووە هۆکارە سەرێکی کە دەسەڵاتدارانی هەرێم ئەزانی لەکوێ دەسەڵاتدارانی هەرێمن ئێمە بگەڕینەوە سەرەتا ئێمە بگەڕینەوە سەرەتا ئەو کاتێک کە حکوومەتی هەرێم پێی وا بوو کە قوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بڕدراوە وانە و بەغدا ئامادە نییە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان یا بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێ تا ئەوێ گریمان ئێمە وەکو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان وەک فەرمانبەران قەناعەتمان کرد کە حکوومەتی عێراق و حکوومەتی ناوەندی تاوانبارە و ئەو مەسئولە و بەرپرسە لەوەی کە
بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی نانێرێ بەڵام دوای بڕیاری محکەمەی ئیتیحادی چی یعنی ئەو کاتەی محکەمەی ئیتیحادی قەرارەدا کە ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخرێتەوە سەر بەغدا و بەغدای ئیلزام کرد بۆی موچە خۆرانی هەرێمی کوردستان بدا بێ مقابل حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێگری کرد بۆ ئەسڵەن دەستی بە تەوتین نەکرد کاتێکش تەوتین ناکە ئێستا بۆ لیست نانێرێ درەنگ دەینێرێ واضحە يعني واضحە لە بەرەوە بەڵێ درەنگ دەینێرێ ینی لانی کە باشە ینی ئەسڵەن ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتی جوتمان ینی لە دەستپێکدا مووقفی کۆمەڵی دادگەری ئەوە بوو کە ئێمە لە دەستپێکدا گوتمان ئێمە پێشوازی لە بڕیاری محکەمەی ئیتیحادیەکەین و باوەڕمان وایە کە لە بەرژەوەندی موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە پرسی تەوتین دەست پێ بکرێەوە ئەوەی کە گرفتی موچێ لە هەرێمی کوردستان چارەسەر ببێت باش بە سۆکارەکە سیاسیە کە ئەم وەکو بەرەزوت کێشیان بۆ بە بانکیکردن دروست کرد لە ڕاستکردنی داهاتی ناوخۆ درەنگ ناردن لیستەکان هۆکارەکە سیاسیە خۆت پەیوەندی بە گەندەڵیەیە خواردووکیانە بڵێن ئەم کێشەیە ئەیگوتە بەنەگەر پەیوەندی بە هەر شتێکەوە بێت باش ینی هەر شتێکەوە بێت ینی سیاسی بێ یا بابەتەکە بریتی بێت لە کەوتنە مەترسی بەشێک لە بەرژەوەندیەکانی خۆیان و دەرکەوتنی بەشێک لە گەندەڵیەکان لە لستەکانی موچەدا هەر شتێک بێ ینی هەر هۆکارێک بێ چێ بەرپرسە کاربەدەستانی هەرێمی کوردستان بەرپرسن و حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەوەی کە ڕێگری کرد لەوەی کە گرفتی موچە چارەسەر بێت وەکو چەکێکی سیاسیش بەکاردێنن بەرامبەر بیانە و لەسی خۆیاندا بمێنێتەوە بۆ ئینتیخابات بۆ پرسی بڵین بۆ هەڵبژاردن پرسی دیکە بەکاری بێنن موچە بڕای ئێمە پێمان وا بوو ینی هەمیشە وتومانە موچە نەک لە هەرێمی کوردستان وەک کارتێکی سیاسی بەکارنەیە بەرامبەر فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەبوو موچە وەکو ئێمە لەگەڵەوەی موچەوە کارتێکی فشار لە نێوان هەرێم و بەغداش بەکارنهێنرێ و کارتێکی سیاسی لە نێوان هەرێم و بەغداش بەکارنهێنرێ ئەو بابەتە دوور بکرێتەوە لە ململانە سیاسیەکان چونکە پێویستە بە قوتی ڕۆژانەی خەڵکەوە بەڵێ باشە بینە سەر پرسی هەڵبژاردنەکان وا بڕیارە لە مانگی دە هەڵبژاردن بکرێ پێتان وایە ئەمجارە دەکرێت یاخود ڕێگری بۆ دروست دەبێتەوە پرسی هەڵبژاردنەکان وەکو بەڕێز پێشتریش ئەمەوە 5 مارسومی بۆ دەرکەوتە ناخولی شەشەم هیچ دەرفەتێک نەماوە بۆی کە ڕێگری دروستکرێت بۆ ئینتیخاباتەکانی مانگیدە و بەڕاستی هەر گرفتێکی کە بۆ هەڵبژاردنەکانی مانگیدە دروست بکرێ ڕەنگە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەشاکیل و گرفتی گەورەتر بکاتەوە ئێستا هەرێمی کوردستان ینی کەم زەرمەند نییە لەوەی کە ئینتیخاباتی لەوادەی خۆی نەکردووە هەرێمی کوردستان لەوە زەرری کەم نەکردووە کە پەرلەمانی کارانیە و خۆتەزانیانی بەرەنجامی ئەو واقعی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە حکوومەتێکی ماوە بەسەرچوو و ئەنجومەنی پارێزگاکان ماوە بەسەرچوو و حکوومەتە خۆجێیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەموو دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان لەژێر پرسیاردان و شەرعیەتیان لەژێر پرسیاردا و شەرعیەتی یاساییان نەماوە لەبەرەوە حکوومەتی ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بڕیاری لێدراوە جارێمە پێمان وایە ئەوەش درەنگە ینی بێگوێدانە ئەوەی کە ئایا ئینتیخابات زوو بێ کام هێزەی سیاسی قازانجەکە و کام هێزی سیاسی زەرەر ئەکا کا حەکیم دوور لەو پێودانگانە چونکە لە هەڵبژاردندا مادام هەڵبژاردن لە ئەکرێ ئەبێ هەندێک هێزی سیاسی زیادکەن و هەندێک هێزی سیاسی کەم بکەن ئەساسەن ینی هەڵبژاردن بۆ ئەوەیە کە خەڵک قەرار بدایانی ئەو هێزەی کە لە ئاستی پێویستنەوە بێ لە ئاستی خواستی خەڵکنەوەی پاشەک شێ بکات ئەبێ ئەو هێزش قبوڵی بێ و ئەو هێزەی کە توانیوێتی متمانەی خەڵک زیاتر بەدەستبێنێەوە هەڵوێستەکانی و هەنگاوەکانی بە ئاراستەی ڕەزامەندی خەڵک و بەدەستێنانی یا کارکردنی بۆ لە پێناوی بەرژەوەندی گشتی ومانەوەی بۆ لە سەنگەری خەڵک و بەرژەوەندیەکانیان مافی خۆیەتی متمانەی زۆرتری خەڵک بەدەست بێنێ ینی لە بنەڕەتدا ئەوە ئەسلی هەڵبژاردنە بۆیە ینی دوور لەوەی کە چێ زیادەکا و چێ کەمەکاوە کام لایانی سیاسی لە بەرژەوەندێتی و کامە لە بەرژەوەندی نییە دوور لەوانە لە زەرەری هەرێمی کوردستانە کە هەڵبژاردن دواکەوتووە لە دەرەوەی بازنەی هەرێمی کوردستانە کە زەرمەندی دواکەوتنی پرۆسی هەڵبژاردنە
لە وادەی خۆیدا و دامەزراوەکانیەتی خاڵ یەک دوو ئێستا دەرفەت نەماوە لەوە زیاتر دوا بکەوێ ینی ڕەنگە لە تێپەڕینی لەو وادەیە کە بیستی دەیەکە دوا هەمین مەرسومی سەرۆکایەتی هەرێمی لەسەر دەرچوێتتر نەک کۆمەلگای نێودەوڵەتی و نەک وڵاتانی ناوچەکە و نەک عێراق ڕەنگە لە هەرێمی کوردستانیش هیچ هاوڵاتیەکیش متمانەی بۆ نەمێنێدا نەمەرسوم قیمەتی بمێنێ و نەپرۆسی هەڵبژاردن لەبەرەوە من پێم وایە بەزڕێگریەکان لەبرەوە پێشتر ڕێگری سیاسی هەبوو لە نەندەگرانی دەسەڵاتدار سیاسی نەبوو ینی بەرژەوەندی سیاسی هەبوو بەرژەوەندی سیاسی ینی بەرژەوەندی سیاسی لایەنێکە کە ئیکاتە ڕێگر ئەویش بە بەکارهێنانی نفوزی جاری وە هەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ناوچەی جوگرافی لە هەرێمی کوردستان دوو زۆن هەیە و بەدەستێزێکی سیاسیەوە هەیە و بەربەست دروستەکە ئەساسەن لە دنیادا نابێ هیچ هێزێکی سیاسی بتوانێت ڕێ لە ئینتیخابات بگرێ و لە دنیادا ئەو هێزەی حکومڕانە ناتوانێت ڕێ لە هەڵبژاردن بگرێت لە وادەی خۆیدا هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەکرێ و هێزی حکومڕانیش کە هەموو جومگەکانی حکومڕانی لە وڵات بەدەستەوەیە کە دۆڕاندی کورسی دەسەڵات تەسلیم بەو لایەنەکە کە متمانەی خەڵکی بەدەستێنا بۆ هەرێمی کوردستانە کە بەداخەوە ینی وەکو گوتمان نمونەیەکی ناشرینی پێشانداوە لەو ڕووە باشە بەزۆکو کۆمیسیۆن ئامادەکاریەکانی باشە وەکو کۆمیسیۆن کەم جارە کارتی بایۆمەتری بەکاردێنێ تۆماری دەنگدەرانی عێراقا و کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی دەکات ئامادەکاریەکانی هەڵبژاردن ینی ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنەکانی پێشوش کە کراون لە هەرێمی کوردستان خۆت دەزانی ینی چەند ڕەکیزەیەکی ئەساسیە یەکیان ڕەنگە سەرەکی ترینیان ئەگەر قسە لەسەر گۆڕانکاری بێ بریتی بێ لە بەشداری بەرفراوانی چین و توێژەکان ینی هەمیشە گوتومانە کاتێک کە چین و توێژەکانی کۆمەلگا بەرفراوانی بەشداریەکەن و هەر کەس تەعبیر لە ڕای خۆیەکە و دەنگی خۆی بە ئازادانە ئەدا ڕێ لە هەموو شتێکە گیرێ چونکە ئەو کاتیانی ئەوە دەنگی زۆرینەی خەڵکە کە سندوقەکانی دەنگدان پڕەکات خاڵی دووەم کۆمیسیۆنە وەکو تۆ باست کرد کۆمیسیۆنە کە ئەبێ لە ڕێی تۆمارێکی پاکەوە لە ڕێ ڕێو شوێنی تونند و تۆڵەوە بتوانێت ڕێ لە گزیکاری بگرێت لە پرۆسی هەڵبژاردن و ڕێلەوە بگرێت کە تەزویر بکرێت پێم وایە ینی ئەوەی ئێمە ئێستا ئەیبینین جۆرێک لە ئامادەکاری هەیە کە ڕەنگەزەی دڵخۆشی بێ و جیابێ لە هەڵبژاردنەکانی پێشووی هەرێمی کوردستان بەبوونی ڕەنگە بە بەراورد لەگەڵ جارانی پێشووبوونی تۆمارێکی دەنگدەرانی چاکتر نەک ینی زۆر نمونەی چاکتر لەوەی کە هەبووە و ئامادەکاریەکی باشتر و ڕەنگە هەندێک مەترسی و مەخاوف کە لە هەڵبژاردنەکانی پێشوو بۆ خۆتەزانی لە هەژماری ئەلکترۆنی دەنگەکان ئەمجار هەمژماری دەستی هەیە و هەمژماری ئەلکترۆنی هەیە بە یەکەوە ئەوانە ڕەنگە هۆکار بن کە ینی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و نەزیح بەڕێوە بچێەوە لە بیریشمان بێ لە ینی ئەبێ هێزە سیاسیەکانیش ڕۆڵی گەورەی خۆیان ببینن لە ڕێگرتن لە تەزویر و لە ئەوەی کە ینی ساختەکاری لە هەڵبژاردن باشکرێت بەس دەبێت چی بکرێ ئەرکی بەتایبەت هێزەکانی دەرەوەی دەسەڵاتی بۆ بەشداری زۆری خەڵک چونکە لە ڕابردوودا یەکێک لە کێشەکان کەمی بەشداری بووە ئەم جارە دەرفەتێک کە چەندە گەشتبین بۆی کە ژمارێکی زۆر خەڵک من پێم وایە یەکەم ئەنی ئەگەر ئیرادەی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان هەبێ بێت چین و توێژەکانی کۆمەلگا بە فراوانی بەشداری بکەن ئەوەی کە لەگەڵ گۆڕانکاریە و ئەوێ ئەوەی ئێستا هەیە لەوە باشتر یەک ڕێگە هەیە ئێستا لەوە باشتر حکومڕانی بکات لە هەرێمی کوردستان ئەبێ چین و توێژەکانی کۆمەلگا بە فراوانی وە ئەوەی کە جەنابەت باست کردیانی هێزەکانی دەرەوەی دەستەڵات وەزیفەی هێزەکانی دەرەوەی دەستەڵاتە کە هەماهەنگێکی باشتر بکەن و هەماهەنگێک بکەن کە زیاتر بتوانن بەیەکەوە ئومێد بدەنەوە بە ڕایگشتی و ئومێد بدەنەوە بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا کاتوانن گۆڕانکاری بکەن هەماهەنگی هێزەکانی دەرەوەی دەستەڵات ڕەنگە خاڵێکی گرنگ بێ بەوەی بتوانێت وەرچەرخان دروستکە لە بەشداری هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە هەڵبژاردندا یاخود ئێوە کوێزێکی ئێسەوە پۆزیسیۆنەتیم بدە ڕەنگە لەوەش گرنگترەوە بێکە ینی ئەو ئامادەکاری یان ئەو هەماهەنگی کە هەیە لە نێوان لایەنەکان ینی هەماهەنگی بێ بۆ ڕێگرتن لەوەی کە
جنابەت باست کرد ینی وەک وەزیفەی هێزی سیاسی چۆن هێزێکی سیاسی دوو ئەرکە یەک ئەرکی ئەوەی کە بتوانن چین و توێژەکان هاندن کە بەشداری پرۆسەکە بکەن دووهەمی ئەوەیە کە ینی ئومێد بدەن لە هەموو کۆمەلگاوە هەموو چین و توێژەکان کە ئەتوانن گۆڕانکاری بکەن و لە پاڵەوەشدا بتوانن ڕێگری بکەن لەو ساختەکاریانەی کە هەیەکەوە ئەرکی هێزەکانی دەرەوەی دەستەڵاتە و من گومانم نییە لەوەی کە ینی هەمیشە هەوڵ بۆ ساختەکاری و بەرنامە بۆ ساختەکاری لە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان هەیە بەڵام تۆ چۆن دەتوانی ڕێی لێ بگری باش بەس لە بەرامبەرەوە ساردنەوەی خەڵکی شێندەی خەڵک بڵێن هەنی بای کۆدمیا خۆ بڵێن هەڵبژاردن هیچ گۆڕانکاریەک دروست ناکەێت چۆن مامەڵ لەگەڵ ئەوەش بکەیت ڕەنگ هەندێک خەڵک لە ناڕزایەتی ئەوەی ئەوە کۆڵوی سێگنوان بێ بەس خەڵکی تری بڵێن دەسەڵاتی شێ بە بەرنامە دەکات لە سەر بایکۆت کاک حەکیم لە هەموو دنیا لە هەموو وڵاتان خۆتە زانیانی ڕەنگە تەیار و تەوژمێکە بێکە لەگەڵ هەڵبژاردن نەبێت و پێی وابێت کە هەڵبژاردن گۆڕانکاری پێ ناکرێت شتێکی سروشتیە و ئەبێ بەرەی هەڵبژاردن ئەویشە بێتی ئەو بتوانێت ینی قەنەعەت بە چین و توێژەکانیکەی کۆمەڵگا بکە ینی وەکو چۆن ململانەیەک لە بینی هێزەکانی دەستەڵات و هێزەکانی دەرەوەی دەستەڵاتە ئاساییشەکە ینی من پێم وایە شتێکی سروشتیە کە تەوژمێکە بێ لە کۆمەلگا ینی بەرەنجامی ئەو واقعشکە لە هەرێمی کوردستان بووە کە هەوڵی جددی بۆ بێئومێدکردنی خەڵک هەوڵی جددی بۆ بۆی کە بویسترێ پەرلەمان ڕۆڵی نەبێ حکوومەت ڕۆڵی نەبێ و قەنەعەتێک بدرێتە تاچی کورتکە کاکە تۆ بتێونەتەوێ هەر ئەوانە حکومڕانن هەر دەستەڵات بەدەست ئەوانەی هەر ئەوانە توانن حکوم بکەن ئەوە کاری لەسەر کراوە لە بەرەوە ینی حاڵەتێکی سروشتیە کە بەشێ لە خەڵک بێئومێد بوو بێت ئەو ئەرچی ئەو هێزانەیە کە باوەڕیان بەوەیە کە ئینتیخابات یەکێکە لە ڕێگە ئاساسیەکانی گۆڕانکاری بتوانن ئەو متمانەیە بجێڕەوە و ئەو گوتارە لە کۆمەلگادا ینی بە نەتیجە خۆ خزمەت ناکە ینی ساردکردنەوەی خەڵک و بەشداری نەکردنی خەڵک لە هەڵبژاردن لە خزمەتی دەستەڵاتە باش ینی بە دڵنیاییەوە ئەوەی کە ینی خەڵک سار دەکاتەوە لە بەشداری لە پرۆسی هەڵبژاردن ئەگەر ئەو نیەتەشینە بێ بە خزمەتی لایەنەکانی دەستەڵاتەوە بڵێت ئەوەسمەوەی ڕەنگە خەڵک وەکو هەڵوێستەیەک بەشێکی ناڕازیەوە هەڵوێستە دەنوێنێ بەس لە دەرەوەش دەستەڵاتیشی لەسەر دەکا بۆ خۆی بۆی کە زۆرترین لایەنگری خۆی بنێرێ کەمتری لایەنگری ناڕازی بچێتە سەر دەستەڵات بە وا کاری لەسەر سارکردنەوەی خەڵک کردو کە خەڵکی بێ ئومێد کردووە ینی وازەحە ئەمە ینی چەند خولی هەڵبژاردنە ئەوان وا کاریان کردو کە ینی خەڵک ساردکەنەوە خەڵک بێ ئومێدکەن لەوەی کە بە ڕێگای هەڵبژاردن گۆڕانکاری ناکەن باش بەزۆکو کۆمەڵی دادگەری ئێستا هێزێکن کە بەژاریەکەن باش خۆتان ئامادە کردووە چاوەڕوانی باشتان هەیە لە گەشەی دەنگ بێ لە وەڵامدانەوەی خەڵک بێ بۆ ئێوە لە هەڵبژاردنەکان کۆمەڵ بە درێژایی خولەیەک لە دوایەکەکانی پەرلەمان ئەنی هەڵوێستەکانی دیارن کە بە بەرژەوەندی خەڵک بووە بە بەرژەوەندی چین و توێژەکانی خەڵک بۆ کۆمەڵ من پێم وایە بێ لە چەند لایەنێکەوە هەڵسەنگاندنی بۆ بکەین ئێمە ئەگەر سەیری کۆمەڵکەی لەو هەڵوێستە سیاسیەکانی چ لەسەر ئارتی فراکسیۆنەکانی لە پەرلەمانی کوردستان و عێراقیش لە خولەیەک لە دوایەکەکان و لەو خولانشکە دواهەمین خولی هەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئێستا لە کاردایەوە هەم پەرلەمانی کوردستان کە خۆتەزانیانی ماوەکەی کۆتایی هاتووە بەڵام دواهەمی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ینی هەڵوێستە سیاسیەکانیان دیار بوون هەمیشە کە بە ئاراستەی ئەوە بۆ کە حکوومەت ئەبێ لێ پرسیینەوەی لێ بکرێ و حکوومەت بێت چاودێریەکی چڕ بکرێ و چاوێکی تیش بوون لەسەر پرۆژەکانی حکوومەت و کەم و کوڕیەکانیان و ڕخنەی جددیان لەو ڕۆ گرتووە پرۆژە یاساکانیان لەو ڕۆ شاهیدن و هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵی شۆک و هێزێکی سیاسی بە بەردەوامی لە بەرژەوەندی خەڵک بووە ئەتر ینی ڕەنگە بە پێی قۆناغەکان زۆرێک لە هەڵکشان و داکشان بوو بێ بەڵام کۆمەڵ یەک ئاراستە هەڵوێستەکانی لە بەرژەوەندی خەڵک و دژی ئەو فەسادی و گەندەڵی و بێدادیە بۆکە لە هەرێمی کوردستان هەیە و دژی ئەو چینایەتی و چەسانەوە و احتیکارە بووکە لە هەرێمی کوردستان هەیە و دژی ئەوە بووکە ینی ئەوەی بە حەقی فەرمانبەر کراوە لە هەرێمی کوردستان لە پاشەکەوتەوە هەتا ئەگاتە ئەوەی ئەمڕۆ کە دواکەوتنی موچە و فەوتاندنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لەسەر ئاستی کەش کۆمەڵ ینی تۆ تەماشاکەی ئەگەر خاوەنی پرۆژەی خەیری بێت لە ڕێی دەستگاکانیەوە
ئەوەندی توانی بێتی خزمەتی چین و توێژەکانی کۆمەلگای کردووە بیانی لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ینی کۆمەڵایەتیەوە هێزێکی ڕەسەنی ناو کۆمەلگاکە بوو بەڵام ئێمە پێمان وایە کۆمەڵ ینی هێزێکە لەگەڵ چین و توێژەکانی کۆمەلگا بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ژیاوە و هێزێک بووە لە ناو خەڵک بووە لەگەڵ معاناتەکانی خەڵک بووە و ئێمە چاوەڕوانیشمان هەیە کە ینی هەنگاو بنین بەرەو پێشەوە و متمانی باشی خەڵک بۆ دەستبێنینەوە. چاوتان لەوەیە کە دەنگەکانشان زیاد ببێ هەموو هێزێکی سیاسی چاوی لەوەیە کە بەرەو پێش بچێت و کۆمەڵیش بە تاکید بەڵێ گەشتبینن بەوەی کە کورسەکانتان زانی کاک حەکیمێنی گەشتبینی و ناگەشتبینی من پێم وایە هێزی سیاسی ئەگەر تەمۆحی هەبێ نابێ بەوە گەشتبین بێ کە دەنجی زیادەکەیە کەمەکە هێزی سیاسی بە چاوی لەوە بێ کە ینی جڵەوی حکومڕانی وەربگرێت و گۆڕانکاری ڕیشەی بکە. ئێمە چاومان لەوەیە کۆمەڵ ئەگەر ئێمە خۆشمان نەبینیانی ئەو هێزانی کە دەرەوەی دەستەڵاتن بە ئێمەوە یانی ئەگەر بە یەک هێزی سیاسیش نەکرێ ئێمە پێمان وایە وەکو کۆمەڵێک هێزی تەواوکار و کاری یەک تەواوکەین وە ینی ڕابردوشمان شاهیدە ئێمە ئەو کاتانێک کە بەرەیەکی بەهێزی ئۆپۆزیسیۆن بووە قەناعەتمان بۆ کە هەموو ئەو هێزانەی کە وەک یەک بیرەکەنەوە یەک ئاراستەی سیاسیان هەیە دژی گەندەڵی و فەسادین لە وڵاتە پێکەوە بن و بتوانن بەرەیەکی بەهێزی گۆڕانکاری دروستکەن. ئێستش بڵێن کە نەتوانرا لیستێکی ناڕازی دروست بکرێ بۆ خۆناغی هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش کۆمەڵ لەگەڵ خەڵکی ناڕازی و بەرەی ئامادەی هەماهەنگی و دەستبارگرتنانی ڕەنگە یەکەم هەنگاو ئەوە بێت و یەک لستی هاو بەشت هەبێت لەگەڵ کۆمەڵێک هێزی سیاسی کە ئەیانەوە گۆڕانکاری بکەن. ئەگەر ئەوە نەبوو خۆت و دوای قۆناغی ترت لە بەردەمە ینی قۆناغی کە ڕەنگە لە پەرلەماندا و دوای هەڵبژاردنەکان ینی بەرەیەکی فراوان دروست بکرێت لەو هێزانی کە لە دەرەوەی دەستەڵاتن و بەیەکەوە ببنە ینی بەرەیەکی بەهێز بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نادادی و گەندەڵی کە لە هەرێمی کوردستان هەیە. کۆمەڵ بۆ ئامادەی بۆ قۆناغی دواتریش کە لە بەرژەوەندی خەڵکدابێ بەدڵنیاییەوە ئامادەی باش. بە سوارت بە پرسی ئەوەی کە بەڕێزوتە ئێستا ئێوە هەر لەسەر ئاستی سیاسی ئیش ناکەن بڵێن لە پەرلەمانی عێراق بێ لە کوردستان بێ چەندی پرۆژە یاسا کە لە بەرژەوەندی پاراستنی خێزان و کۆمەڵگادا بوو بێ ئیشتان لەسەر کردووە بۆ نۆفراکسیۆنتان لە بەغدا کاکسیۆن لەم ڕۆژان ئیشی لەسەر کۆمەڵی گروپی بەدڕەوشتی کە داخرابوون پێشتر لەسەر یاسایی بڵین هاوڕەگەزبازی خێزان اینجا لە ئاسە پەروەردەیەکەش بەرداوامن لە ئۆرگانەکانی خۆتان بۆ پاراستنی کۆمەڵگا و خێزان دامە پێمان وایە بەشێک لە وشیاری بەشێک لە ئەوەی پێڵین وشاری تاک بە وشاری کۆمەڵگا ئەوەیە کە لەسەر هەموو ئاستەکان هەڵسەنگاندنی بۆ هێزە سیاسیەکان هەبێ کامانن ئەو هێزە سیاسیانەی کە هاوتەریب لەگەڵ ئەخلاق و ڕەوشتی تاکی کورد هەنگاوەنێن و کامانن ئەو هێزە سیاسیانی کە پێچەوانەی دابی گشتی و پێچەوانەی ئەخلاقی کۆمەلگا و پێچەوانەی ینی دەقە پیرۆزەکان لە قورئان و لە سونەت و پێچەوانەی ئەوەی کە دینی میلەتەکە ئاینی پیرۆزی ئیسلامە هەنگاوەنێن پێمان وایە خەڵگە بێت لەو ڕۆژەوە تەماشاکانی تۆ نەکرد تەماشای هەڵوێستێکی سیاسیکەی نەک تەنها تەماشای پرۆژەیەکی خەیریکەی کە خزمەت دەکە تەماشاشکەی چێ لەسەر ئاستی ئەوەی کە لەگەڵ دابی گشتی دێتەوە چی هاوتەریب لەگەڵ دابی گشتی کۆمەلگا هەنگاوەنێەوە بە بەرژەوەندی گشتی لەو ڕۆ قەرارداوە چێ پێچەوانی ئەو تەوژمە کارەکات خۆمەتمەگەر تەماشای فراکسیۆنەکان کەی لە ئەنجومەنی و نێنەرانی عێراق ئەزانی چێ لەگەڵ ئەوە بووە کە ینی ڕەوشتی بەرزی کۆمەلگا بمێنێتەوە چێش لەگەڵ ئەوە بۆ کە ئەو لادانە ڕەوشتیانی کە ئێستا لە کۆمەلگادا هەیە برەوی پێ بدرێ بۆ خۆناغی داهات و شە لە سەری بەرداوام دەبن ینی بۆ ئێمە نابێەوە جێی پرسیار بێکە لە سەری دەبین ئێمە هێزێکی ئیسلامی ئێمە هێزێکی ئیسلامین واجبمانە ئەرکمانە ینی ئەگەر تاچی ینی هاوڵاتی کوردیش ینی مثلەن دەنگدەریش ئەوە نەبینێ ئێمە هەتا هەبین وەکو تاکێکی مسلمان ئەرچی ئاینیمانە ئەرچی ئیسلامی خۆمانە واجبی شەرعیمانەکە و کارە جێبەجێ بکەین وەکولایەنە پەروەردەیەکەش ینی لای ئێمە ئەو وەکو نوێژ وایە وەکو ڕۆژ وایە سە بەردەوامێ بڵین ڕێکخراوەکان ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵی دادگەری بۆ پرسی پەروەردە بەتەکید باش بینە سەر زۆر جار باز دەکە ئیسلامیەکان دەبن بەدیل بۆ حکومڕانی بۆ دەسەڵات یاخود ئەگەر بێنە سەر زۆرینە بەرەزبێنە توانرێ مامەڵیان لەگەڵ بکە چکە نمونە شەی ئیسلامیەکان توانی وێنە سەرکەوتبوون مامەڵەشیان لەگەڵ کراوە لە ئاسینە و دەوڵەتی دانوستانیشیان لەگەڵ کراوە من پێم وایە کا حەکیم ینی ئەو شتانە لە کۆمەلگادا تێپەڕیون
ینی خەڵک و شیارە ئەزانێ ئەوەی توانی وەزارەتێک بە باشی بەڕێوە بە زۆر باشە توانی حکوومەتەکە لەوان باشتر بەڕێوە برێت ئەوەی توانی فەرمانگەیەک بەڕێوە با چاکترە توانێت لەو ئیدارەی حکوومەتەکە بدە و ینی واقعی هەرێمی کوردستان ئەوەندە واقعێکی جوان نییە کە خەڵک بۆ بترسێنە بڵێن ئەگەر لایەنێک بێتە سەر حکوم وڵا ئەوەی هەیە خراپە بێت چونکە لەوە خراپتر نابێت کە ئێستا هەیە لەوە خراپتر نابێت کە ئێستا هەیە ینی واقعی هەرێمی کوردستان لەبەرەوە قسە لەسەر بەدیلی بێت بەڵێ ئیسلامیەکان بەدیلن و ئیسلامیەکان ئەهلن بۆ ئەوەی کە حکومڕانی بکەن لە وڵاتدا باش بەس بۆچی خەڵک ینی مەسن دەستێکی پاکن و دەستێکی ئەمینن و دوو سەیری کارەکانیان کە سەیری پرۆژەکانیان کە سەیری ئەو بکە کە پێشکەشیەکەن لە کۆمەڵگادا ینی بە ڕێژەیەکی کەم سە خۆت ئاماژەت کرداریەوە تۆ بە یەک ینی ئێستا کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەک ئەندامی هەیە خاوەنی یەک تاکە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە مەسەلەن لێرە لە هەرێمی کوردستان خاوەنی 6 بووین خاوەنی 7 بووین بەڵام سەیری کارەکان کە کارەکان هەمیشە لەوە گەورەتر بوون کە ینی بەو ژمارەکەمی پەرلەمانتاران بپێورێت باش بەس بۆچی دەڵێن ئیسلامیەکان هەر لە سەدا حەوت بۆ نمونە بڵێن لە سەدادا ئەو دەوروبەرە بن بۆ نەتوانن پەیوەندی بە شێوازی انتخاباتەوەیە پەیوەندی بووێ کە چۆن لە ڕووە پەروەردەیەکە و خێرخوازیکە خەڵک بۆچی تەوزیف نەبووە بۆ لایەنە سیاسیەکە ئەسباب زۆرە ڕەنگە ئەسباب زۆر بێ بەڵام خۆ تەبیعیشە ئیسلامیەکان خۆشیان هۆکار بووبن ئێمە خۆشمان هۆکار بووبین لەوەی کە نەمانتوانی بێ متمانەی زۆرتری خەڵک بەدەستبێنین و لەو ڕۆوە ینی بەشێکی کەم و کوریش لە ئێمە بووێ بەڵام ئەسبابی کەش زۆرە ینی لە ئەوەی کە پەیوەندی بە دەرەوەی ئێمەوە هەیە ینی خۆتە زانی لە هەرێمی کوردستان جارێ ینی کەمتر ئینتیخاباتێکی نەزیه و پاک و بێگرت کراوە زۆر جار مەسەلە نەبوو لە قۆناغەکانی ڕابردوو زۆر قسە لەسەرەوە کراوە من نامەوێت بگەڕێینەوە ئەوە ینی خۆزگە لە هەرێمی کوردستان ئومێدبانوێ ئەمجارە ئینتیخاباتێکی پاک و بێگرت و نەزیه بێ و بەشداری چین و توێژەکانی خەڵک لەسەر هەموو ئاستەکان ئەو معادلانە ئەگۆڕێت و گۆڕانکاریان تێدا دروست دەکات باشە سەبارەت بە بڵێن پەرلەمان بێ حکوومەت بێ بۆ قۆناغی داهات و پێویستمان بە چ جۆرە حکوومەتێکە چ جۆرە پەرلەمانێکە کە خەڵک بڵێن دەتوانێت لە 20 ڕنگڕێژی بکە چ جۆرە حکومڕانیەک والله هاوڵاتی بەڕای ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بە حکوومەتێکە کە ینی هاوتەریب لەگەڵ ئەوەی کە دابوونەریتی کۆمەڵگایە ئەوەی کە ئاینی زۆرینەی خەڵکە کە ئاینی پیرۆزی ئیسلامە بە پاراستنی ئەو ڕەسەنایەتی کە ئێمە لە باو باپیران بۆمان ماوەتەوە ئێمە پێویستمان بە حکومڕانی و دەستەڵاتێکە کە ئەوە بپارێزێت و ڕێگە نەدا کە ینی ئەو لادانە ڕەوشتیانەی کە ئێستا کاریان لەسەرکرێ بەداخەوە خۆتە زانی لە شتی بچووکەوە تا ئەگاتە ئەوەی کە ئێستا ینی وەکو ئێستا لە هەندێک ئامار و ئەحسایەت باسەکرێت کە ئێستا بۆتە مەمەڕێک ئێرە بۆ مادەی هۆشبەر و بۆ ینی لەو ڕۆ ئاماری مەترسیدار هەیە ینی بەداخەوە بەرەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان پێویستی بە حکوومەتێکە کە لەو ڕووەوە حکوومەتێک بێ کە لی دڵنیا بێت و ئەمین بێ لە پەروەردەی منداڵەکانی لە بەوەی کە پرۆسەی پەروەردە یا کەرتی پەروەردە برەو پێ بداتەوە جێ ئیهتیمامی بێ و گرنگی بنەوەی داهاتوو بداونەوەکانی داهاتوو لەسەر ڕێگایکی ڕاست و دروست پەروەردە بکەن و پێیان بگەێنن هاوڵاتی پێویستی بە حکوومەتێکە کە خزمەتی بکە ینی نەک موچەی پێ بدا خزمەتی بکات پرۆژەی خزمەت گوزاری پێشکەشکاوە ژیانی بۆ دابینکاوە گرفتی ژیان و گرفتی موچە و گرفتی قوتی ڕۆژانەی نەمێنێت و دەرفەتی کاری هەبێت لە هەرێمی کوردستان ئەو گەنجانێک کە ئێستا ڕوو لە دەرەوەکەن بەرەنجامی نەبوونی دەرفەتی کار بەرەنجامی ئەوانەی کە چێ مەسئولە لە خنکانی ئەو هەموو گەنجانەی کە لە ڕێگای هاتوونە هاتی هەندەرانەوە خنکاون و خەڵک لە چێ ڕاکە لەو دەستەڵاتە ڕاکە ئەو گەنجانە بەرەنجامی بێئیشی بەرەنجامی بێکاری بەرەنجامی تەواوکردنی زانکۆ و نەبوونی دەرفەتی کار وڵات جێ دەهێڵن و سەری خۆیان هەڵەگرن و ڕێگای هاتوونە هاتی هەندەرانە گرنەبرون بەدایان گەنجی کورد لەو ڕێگایە گیانی خۆی سپارد و لە دەریاکان و لە دەریای ئیجە خنکە باشە چەند خولەکێکمان ماوە چوار خولەکێک سەبارەت بە نەخشەی پەرلەمانیش پێت وایە گۆڕانکاری بەسەدا بێت نەخشەکە بگۆڕێت پێشتر زۆرینەیەکە بوو ئەمجارە ئەو زۆرینی ساختێش نەمێنێ بە خوێندنەوەی ئەوەی کە یەکەم خۆتە زانی ژمارەی کورسەکانی پەرلەمانی کوردستان کەمی کردوتەوە لە 111 بۆ 100 کورسی وە ڕێژەی کەمایەتیەکان و تەوزیعی
شێوەی کورسەکانیشیان گۆڕاوە لە یەک بازنەوە گۆڕانی شێوەی بازنەکانی هەڵبژاردن لە یەک بازنەی سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ 4 بازن لە سەراسی 4 پارێزگای هەولێر دۆهۆک سلێمانی هەڵەبجە و بوونی لستی سیاسی جۆرا و جۆر یا لستی هەڵبژاردننی جۆرا و جۆر ئەمانە هەموو مؤشیراتی ئەوەن کە معادلەی هێز لە هەرێمی کوردستان بگۆڕێەوە ئینتیخابات بتوانێت گۆڕانکاری بکە من جارێکی کاڵێمەوە بەڵام زمانی دروستکردنی ئەو گۆڕانکاریانە دووشتە بەشداری بەرفراوانی چین و توێژەکانی خەڵکە و بوونی ئیرادەی گۆڕانکاریە لای تاکی کورد بۆی گۆڕانکاری دروستکە واتە ئەو نەخشەی کە تۆ لە پەرلەمانی کوردستان کە باس لە گۆڕانکاریەکەیەکەی ئەوەی ئەتوانێت نەخشەکە بگۆڕێ هاوڵاتیە ئەوەی ئەتوانێت بە بەشداری بەرفراوان و بە بوونی ئیرادەی گەورەی گۆڕانکاری بەڵێ بە بڕۆی من نەخشەی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەکرێ گۆڕانکاری ڕیشەیی بەسەردا بێت. پێ دوای ئەو زۆرنی کە بوو هێزێک جار هێزێک بێت ئەو بوو بە مێژوو لە خۆناغی داهاتووی پەرلەمان وەکو زۆر نیسە حیزبێک بە تەنیا وازەحە معادلەی پەرلەمان ئەگۆڕێت و ئەو معادلەی هێزیە بە بڵین ئەو شێوەی ئێستایدا بەشبوونی هێز لە هەرێمی کوردستان گۆڕانی بەسەردادێت. باش بەس ئەم هەڵبژاردنە چ کاریگەری هەیە بڵێن لەسەر ئێستا پرسی نەوت هەیە داهاتەکان هەیە موچە هەیە خزمەت گوزاری ڕاستە خۆ پەیوەستە بەوە کە دوایەوە حاڵەتێکی نوێ چێ ئیدارەی کۆی ئەو مەلەفانەدا تۆ جارێکیکە کە لەگەڵ بەغدا ئێستا مەلەفی عالیقن و پێویستیان بە چارەسەرە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان نەخشەی سیاسی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان چێ دیاری دەکات هەڵبژاردن کەواتە هەڵبژاردن بەڵێ یعنی کاریگەری ڕاستەو خۆی هەیە لەسەر کۆی ئەو مەلەفانی کە جەناب ئاماژەت پێکرد پرسی موچە بێنەوە کۆی ئەو مەلەفانە باش بەدە پرسیارمەکو تشتانەی بۆ لایەنگرانتان بۆ ئەندامانتان کە بەرەو هەڵبژاردن دەڕەوە ئامادەکاریش کۆمەڵ ئامادەکاریەکانی خۆی دەست پێ کردووە ئێمە ئێستا لیژنەکانی هەڵبژاردنمان هەم لە سەر ئاستی پارێزگای هەولێر و دهۆک و لە سەر ئاستی پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەست بەکار بووە و مەڵبەندەکان و ئۆرگانەکانی کۆمەڵ دەستیان بەکار کردووە ئێمە یعنی پێویستمان بە ئەوەیە هەموو کادیر و ئەندامانی کۆمەڵ بە گوڕوتینەوە دەست بە ئامادەکاری بکەین و بەرەو پرۆسەیەکی گرنگە چین و پرۆسەیەکی چارەنووسسازە و کۆمەڵ ینی باسیشمان کرد ئەو پرۆژانە هی ئەمڕۆنین ینی ئێمەستا خاوەنی ئەو دەستگا خەیریانەی هەین وەکو دەستگای بەخشینە ئەو دەستگا پەروەردەیانەی کە هەمانە مەنگە پێویست نەکە من یەک ناویان بێنم لە ینی بە درێژایی ساڵ و مانگ و ڕۆژەکانی ڕابردوو لە خزمەتدا بوون لە ناو کۆمەلگا بوون و خزمەتیان کردووە لە بەرەوە ڕەنگە بۆ ئێمە ئەو ینیەوەنە بڵین ئێستا کە بەرەو هەڵبژاردنە چین پێویستمان بە گەرموگوڕی زیاترە بۆ کارکردن بەڵام کۆمەڵ لە ناو خەڵک و میلەت بووەوە ئەوەندەی توانیوێتی و هەی بۆ خزمەتی خەڵکی کردو بەڵێ لێشی زیاد دەکەن لەو کارانە ئەگەر قورسایەکە زیاتر بێت لە بواری سیاسی بێ پەروەردەیی هێزێکی سیاسی قورسایی لە ساحەی سیاسی زیاتر بێ بە تاکید خزمەتەکانیشی بۆ خەڵک زیاتر دەبێت. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵگا گەریماندمان کرد. سوپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ.